نەخۆشخانەی فێرکاری شەهید دکتۆر خالیدا لە هەنگاوێکی نوێ و فەرمیدا بەشێکی تایبەت بە نەخۆشیە گوازراوەکان کرایەوە. بەرپرسانی ئیداری نەخۆشخانەکەش ڕای دەگەیەنن کردنەوەی ئەم بەشە هاوکاتە لەگەڵ ئەو ڤایرۆسانەی کە بە شێوەیەکی خێرا لەم وەرزە بڵاو دەبنەوە بە تایبەت کۆرۆنا. وەک نەخۆشخانەی فێرکاری شەهید دکتۆر خالید لە بەروبەراتی گشتی تەندروستی کۆی ئامادەکاری تەواومان کردووە نەخۆشخانەکەمان لە ئەگەری مەترسی بڵاوبوونەوەی ئەم جۆرە نەخۆشیە. ئێمە لە ناو حوشەی نەخۆشخانەکەمادا بەشێکی تایبەتیمان کردوێتەوە بە ناوی هۆبەی نەخۆشە گوازراوەکان. ئەم بەشە کە لە سێ قاوش پێگاتووە، هەر قاوشێک سێ بێدی تێدایە و هەروە سەرجەم ئۆکسیجین و پێداویستی و کەلوپەری پێداویستی لە ئەگەری توشبوون و هەستکردن بە بڵاوبوونی ئەم نەخۆشیە ئامادە کراوە لەو هۆبەیەدا. بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی کۆیە بە فەرمانێک سەردانی هاوڵاتیانی بۆ لای نەخۆش لە سنووری بەڕێوەبەرایەتیەکەی قەدەغە کرد و چەندین تیمی هۆشیاریان پێک هێنا. لەسەر فەرمانی بەڕێز بەڕێوەبەری گشتی کاک دکتۆر کامەران کە پەیوەندی پێوە کردین هاتوچۆی نەخۆش بۆ مراجعانەی کە دێن بۆ لای نەخۆشخانە قەدەغەمان کرد لەبەر ئەوەی بۆ سەلامەتی هاوڵاتیان و لێرەشەوە داواکارین لە هاوڵاتیانی خۆشەویستی شاری کۆیە لە ڕێم کەناڵی بەڕێزانتانەوە کە هاوکارمان بن ئێستا خۆشمان هاتوونە ناو نەخۆشخانەوە لەگەڵ نەخۆشخانەی گشتی تەختەقیش پەیوەندی دەکەین و دەمانەوێت کەمترین زیان و کەمترین کێشە دروست بێ لەم سنوورە ئیشەڵا بڵاویش نابێتەوە، بەڵام پێش ئەوی بڵاوێتەوە ئێمە هەموو ڕێکارێکی یاسایی و تەندروستیمان کردوێتە بەر بۆ ئەوەی نەیەتە سنوورەکەمان. ئێمە داواکارین هاوڵاتیان کە ئەم نیشانانەی پژمین و قۆخین و ئەوانە تایبەرز و ئەوانەکە هەبوو بە زووترین کات پەیوەندیمان پێوە بکەن و سەردانی نەخۆشخانە بکەن بۆ ئەوەی بتوانین شوێنێکی تایبەتمان بۆ دروستکردوون کە بتوانین عیلاجیان بکەین و چارەسەریان بکەن و بە تەندروستێکی باش بگەڕێنەوە ناو ماڵ و منداڵی خۆیان. نەخۆشخانەی شەهید دکتۆر خالید ڕۆژانە بە چەندین بەشی جیاواز پێشوازی لە نەخۆش دەکات. کردنەوەی بەشی نەخۆشیە گوازراوەکانیش لە چوارچێوەی بڕیارەکانی تەندروستی حکومەتی هەرێمی کوردستانە بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. کاروان نازم گەلی کوردستان، قەزای کۆیە.